بە ناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام جوانترین سڵاوتان لێبێت. زۆر خۆشحاڵم لە بەرنامەیەکی تری ئەندازەدا بە ئێوەی خۆشەویست دەگەمەوە. خۆشەویستان، ئێمە ئەمڕۆ لە بەنداوی دەربەنیخانین. باسێک لە بەنداو ئەکەین. زانین بەنداو چییە؟ چۆن سوودی لێ دەبینرێت بۆ دروستکردنی وزەی کارەبا. لەگەڵمان بن. لەوەتی مرۆڤایەتی گەشەی کردووە لە سەرزەوی ئاو ئەهمێتێکی زۆری هەبووە لە ژیان و گەشەسەردنی با بڵێن ژیانی مرۆڤایەتیە لە سەرزەوی و لە عێراق لە هەزاران ساڵەوە دیجلە و فورات وەکو دوو ڕووباری سەرەکی ئەم ناوچەیە شوێنی شارستانێتەکان بوون و شوێنی ئیمپراتۆرێتەکان بوون، بە تایبەتی لە کەناری زیەکان شارستانێت دامەزراوە. لە هەر شوێنێ ئاو هەبووە، ئاوەدانی هەبووە. بەنسبەت عێراقەوە بۆ سەدی گەورە لە با بڵێن لە ناوەڕاستی سەدەی بیستەمەوە دەستی پێکرد، واتە لە پەنجاکانی سەدەی ڕابردووەوە دەست بە دروستکردنی بەنداوی گەورە کراوە. یەکەم بەنداوی گەورە کە لە سەدی دووکانە و دواتر سەدی دەربەنیخان دروست کراوە لە عێراقا. ئەم بەنداوانە لە کاتی خۆیەکێک بوون لە بەنداوە هەرە گەورەکانی ئەم ناوچانە. بەڕاستی ئەوەی وای کرد کە پەلە بکرێت لە دروستکردنی بەنداو بە تایبەتی لەسەر سیروان و زێی بچووک ئەوە بووە کە ئەو فەیەزانانە بووە کە بەغا و ناوچەکانی ناوەڕاستی عێراقیش برزە کردووە لە ساڵی چلەکانە. وایە لێ هاتووە کە بیر لەوە بکەنەوە کۆنتترۆلی ئەو ئاوە بکەن و هەروەها ئاو کۆکەنەوە بۆ با بڵێن بۆ وەرزەکانی کە ئاویان پێویستە. بەنسبەت بەنداوی دەربەنیخانەوە لە ساڵی 46 دراسی جەدوای بەنداوی دەربەنیخان کراوە. دواتر لە 48 بۆ 53 دیزایانی بەنداوی دەربەنیخان لەلایەن کۆمپانیای هارزای ئەمریکیەوە کراوە. پێشتر چەند پێشنیارێکە بووە کە بە سەدی کۆنکریتی بکرێت یا بە سەدی تورابی بکرێت. دواتر لەسەر ئەوە ڕێککەوتون گەیشتونێت ئەو قەناعەتەی کە بەنداوێکی گڵبەردینی کرۆقوڕی وەکو ئەوەی کە ئێستا بەنداوی دەربەنیخان هەیە دروست بکەن. لە ساڵی 55 با بڵێن گرێبەستی دروستکردنی بەنداوی دەربەنیخان ئیمزا کراوە و ئیتر لە با بڵێن لە یانزەی لە مانگی یانزەی 1955ەوە دیزاینەکە موافقی لەسەر کراوە، گرێبەستەکە ئیمزا کراوە. دواتر ئەو کۆمپانیایانەی کە بەشداریان لە دروستکردنی بەنداوی دەربەنیخان کراوە بە سێ مقاولە بۆ مقاولە یەکەم فەڕەنسیەکان تونێلی لادانی ئاوەکەیان دروست کردووە. دواتر کۆمپانیای بریتانی و فەڕەنسیەکان بە یەکەوە هەردووچیان پشکنین و ڕووپێوی جیۆلۆجی ناوچەی بەنداوی دەربەنیخانیان ئەوە کردووە. دواتر کۆمپانیای جێبەجێکار کە بە ناوی با بڵێن بەڵێندەرایەتی دەربەنیخانەوە بووە، سێ کۆمپانیا بوون. کۆمپانیای جۆنزی ئەمریکی و لەگەڵ دوو کۆمپانیای تری ئەمریکی لەگەڵ کۆمپانیایکی ئەڵەمانی ئەمە هەموو بەنداوەکە و بەشەکانی بەنداوەکەیان دروست کردووە، دەستیان بە دروستکردنی کردووە. بەنداوی دەربەنیخان ئەم شوێنەیان کە لە نزیک دەربەنیخانە لە سەر زنجیرە چیایی بەرانان زمناکۆ لەوەیە لەو دەربندە تەنگە بەرەیە شوێنەکەیان دیاری کردووە. درێژی بەنداوەکە 535 مترە و بەرزەکەی 128 مترە. ئەم بەنداوە سەرچاوەکانی ئەو سەرچاوانەی کە ئاو دێنێتە ناو بەنداوی دەربەنیخانەوە ڕووباری سیروانە کە با بڵێن لە 168 کەچمەند ئێریای بەنداوی دەربەنیخان پێکێنێ و هەروەها تانجەرۆیە 18% و زمکانە 14% کەچمەند ئێریای بەنداوی دەربەنیخان پێکێنێ. بەنداوی دەربەنیخان ئەو کارانەی کە لە بەنداوی دەربەنیخان کراون لە کاتی دروستکردنیە ئەوەیە کە 5,900,000 متر سێجا ئەکسکەڤیشن کراوە با بڵێن هەڵکەندن کراوە لە شوێنە کراوەکانی بەنداوی دەربەنیخان و هەروەها لە ناو تونێلەکانە با بڵێن 110,000 متر سێجا ئەکسکەڤیشن کراوە و هەروەها ئەو مەوادانەی کە بەکار هاتوون بەردی بەکار هاتوو لە بەنداوی دەربەنیخانە 5,200,000 متر سێجا بەرد بەکار هاتووە و هەروەها فلتەر 600,000 متر سێجا فلتەر بەکار هاتووە لە دروستکردنی بەنداوی دەربەنیخانە و هەروەها قوڕی کوتراوە لە بەنداوی دەربەنیخانە 1,300,000 متر سێجا قوڕی کوتراوە بەکار هاتووە. هەروەها
ئاسنی بەکارهاتوو لە بەنداوی دەربەنی خانە با بڵێن شیشی تەستیح لە بەنداوی دەربەنی خانە با بڵێن تقریبا 10,000 تەن شیشی تەسلیح بەکارهاتووە لە بەنداوی دەربەنی خانە 400,000 مەتر سێجا کۆنکریت بەکارهاتووە و هەروەها 3,600 تەن ئاسنکاری لە بەنداوی دەربانی خان کراوە با بڵێن بە دەرگاکانیەوە بە کرێنەوە بە ڤاڵڤەکانیەوە بە هەموو شوێنانەی کە ئاسنی تیا بەکارهاتووە واتە لە دوو جوزئی ڕئیسی پێکاتەوە جوزئە تورابیەکەی و هەروەها جوزئە کۆنکریتەکەی کە سپیڵۆیە سێ دەرگای سێ چەناڵی سپیڵۆی هەیە بۆ زیادە ئاوە لە وەختی لافاوە بەکارەهێنرێت و توانای هەر دەرگایەکی تاوان دەرگای پێوەیە ئەو دەرگایانە کۆنتترۆڵەکرێت لە شوێنی خۆیەوە هەر دەرگایەکی توانای تێپەڕاندنی لە ئاستی ئەتیادیە توانای تێپەڕاندنی 1900 مەتر سێجا لە چرکەیەکی هەیە بۆ هەر دەرگایە کەرچێ دەرگاکە 5700 مەتر سێجا لە چرکەیەکە توانای تێپەڕاندنی ئاوی هەیە و هەروەها لە ئاستی لافاویە کە 493 بەنداوی دەربەنی خان لە ئاستی ڕووی دەریاوە توانای تێپەڕاندنی 11400 مەتر سێجا لە چرکەیەکە ئاوی هەیە و توانای گلدانەوەی سەرەتایەکانی بەنداوی دەربەنی خان 3 ملیار مەتر سێجا بووە و 2 ملیار و نیوی خەزنی زیندووە و نیو ملیاری خەزنی مردووە بەڵام بەهۆی تەرەسوباتەوە لە ماوەی 50 ساڵی ڕابردووە تەرەسوبات لە بەنداوی دەربەنی خانە کۆبووتەوە کاریگەریەکی زۆری هەبوو بۆ کەمکردنەوەی خەزن لە بەنداوی دەربەنی خان ئەویش ئەوەیە کە ئێستا خەزنی زیندوو لە بەنداوی دەربەنی خانە تقریبا 2 ملیار و 300 میلیۆن مەتر سێجایە واتە نزیکەی 200 میلیۆن مەتر سێجا خەزنی زیندوو کەمی کردووە و هەروەها لە بەرامبرە خەزنی مردووش لە بەنداوەکە کەمی کردووە. ئەو زێرابانی کە لە تانجەڕۆ یەن بۆ ئێرە ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە تێکەڵ بەم ئاوی بەنداوە نەبێت؟ بەڵێ ئەوە مشکلەیەکی ژینگەی گەورەیە بەڕاستی ئەوە کێشەیە کە چەندین ساڵە ئێمە باس لەوە ئەکەین کە ئەو ئاوانەی کە لە سەرچاوەکانەوە دێنە و ناو بەنداوی دەربەنی خان پێویستە لە ڕووی زانستیەوە لە ڕووی ژینگەییەوە گرنگیەکی زۆریان پێ بدرێەوە پیس نەکرێن ئێمە بەداخەوە هەموو ئەو پاشەڕۆیانەی لە سلێمانی و شارەزور و ناوچەی هەڵەبجە و ئەو شوێنە گەشتیارەکانی ترەوە دێنەوە ناو چەمەکان لەوێەوە لە ڕێی لافا و لە ڕێی ئاوە دێنەوە ناو دەریاچەی دەربەنی خان کاریگەریەکی زۆری هەبووە بۆ کەمکردنەوەی پاچی دەریاچەکە و لە ئایندەیە دیارە مەترسیەکانی زیاترە بێگەر چارەسەر نەکرێن ئێمە دەیان جار پێشنیاری ئەومان کردووە راپۆرتمان بەرز کردوێتەوە نووسراومان بەرز کردوێتەوە چ بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چ بۆ وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو چ بۆ پارێزگای سلێمانی بۆ ئەوەی بە پەلە بیر لەوە بکرێتەوە ڕیسایکلین بۆ هەموو ئەو شار و شارۆچکانەدان ڕێ بە تایبەتی سلێمانی و هەروەها ئەو کارگانەی کە لەسەر چەمی تانجەرۆن ئەو کارگانە پاشەڕۆکانیان زۆر مەترسیدارن کە دێنە ناو چەمەکەوە و هەروەها هەموو ئەو پاشەڕۆیانەی هی شارەوانەکان کە دێنە ناو چەمەکان و لێەوە دێنە ناو دەریاچی دەربەنی خان تەسیراتێکی زۆریان هەیە بۆ ئەوەی لە ئایندەیە مەترسی بۆ سەرپیسبوونی بەنداوی دەربەنی خان دروست بکەن. ئەی کاتیان بەنداوانە پڕ ئەبن ئەو کات ئێوە چی ئەکەن؟ هەموو بەنداوێک لە دنیای ڕوولکێروی تەشغیلی خۆی هەیە و بەپێی ئەو دیزاینەی کە بۆی کراوە سەیطرە کرێتە سەر لافاوە کە لە حاڵەتی پڕبوودا یا لە حاڵەتی بەتاڵی بەنداوەکەیە بەرنامەی بۆ دانرێ لە وەرزی زستان و بەهارە چۆن ئاو کۆکەیتەوە چۆن ئاو بەرەدەیتەوە چەند بۆشایی خەزنی ئێڵیتەوە لە بەنداوەکانە بەنسبەت بەنداوی دەربەنی خانەوە تەنها ساڵی 74 پێم وابێ نزیکەی 4 مەتر و 80 سنتیمەتر ئاو چووە سەروی دەرگاکانەوە بەڕاستی ئەوە تەشغیلێکی خراپ بوو و فەیەزانێکی زۆر لە ناکاو ڕوویدا مەترسی بۆ سەر بەنداوەکە و بەسەر دەرگاکان دروست کردبوو نەیانتوانی بوو کۆنتترۆل بکەن بەڵام بە درێژایی ساڵانی ڕابردوو توانراوە لافا و لە بەنداوی دەربەنی خان کۆنتترۆل بکرێ بەهۆی سێ دەرگای سپیڵۆی وەکو باسم کرد کە ئاو ڕێژی ئاوی زیادە و ئاوی لافاوی لێەوە تێئەپەڕێنرێ ئەو دەرگایانە توانایەکی زۆریان هەیە و لە کاردان بە بەردەوامی و بە مەنزومەیەکی ڕێکوپێک ئیشەکەن و هیچ کێشەیەکی ئەوتۆیان نییە لە وەختی بەرزبوونەوەی ئاوە ئەو دەرگایانە کاری خۆیانەکەن و ناهێڵن مەترسی بۆ سەر بەنداوەکە دروست بێت.
لە پێکاتەکانی بەندا و شتێک هەیە پێوترێت گەلەری بە تایبەتی لە بەنداوی دەربەنی خاند و گەلەریمان هەیە ئەگەر باسێک لە گەلەری بۆمان بکەیت. لە بەنداوی دەربەندی خاند و گەلەریمانە گەلەری لای ڕاست و گەلەری لای چەپ ئەم گەلەریانن لەگەڵ دروستکردنی بەنداوەکەدا دروست کراوە. لەگەر لای ڕاست نزیکە زیاد لە 300 قادرمەچینە خوارەوە لەم گەلەریانە پیزۆمەتراتەیە. لەگەلەری لای ڕاست 13 پیزۆمەتر دانراوە. ئەم پیزۆمەترانە هەڵەستین بە خوێنەوەی بە شێوەیەکی دەوری و هەفتانە پرێژەرە خوێنەوە لەوێ ئاسی ئاوی ژێرزەوی دیاریەکرێت. هەروە لە گەلەرەکە لە بەشی خوارەوەی حوزێک هەیە بۆ کۆکردنەوەی لیکی گەلەرەکانش بە شێوەی هەفتانە قیاسەکرێت و بە داتاکرێت. لە گەلەری لای چەپمان زیاتر لە 800 قادرمەچینە خوارەوە لەوێش 15 پیزۆمەتر هەیە بۆ هەمان مەبەست. ئەم دوو گەلەرش لە بنەوەی بەنداوەکە نزیک بوونە تۆ یەک 75 مەتری ماوە بدەن لە یەک بۆ دیاریکردنی چاودێریکردنی بەنداوەکەی لیکی بەنداوەکە زیاتر بەکارهێنێت ئەم گەلەریانە. لە گەلەری لای ڕاست 25 کراکمانەیە لەسەر دیواری سپیلۆی. ئەم کراکانش کە درجە لە کاتی خۆیان دروست بووە لە دیواری سپیلۆیە هەڵەستین بە خوێنەوەی بە شێوەی مانگانە و داتاکرێت بۆ چاتی بۆ بە شێوەی مانگانە بەڵێ یان بە شێوەی ڕۆژانە مانگانە درجەکان بە شێوەی مانگان کراکیان بە شێوەی مانگانە پیزۆمەتەکان بە شێوەی هەفتانە خوێنرێت و چاتی بۆ کرێت و داخلی کۆمپیوتەرەکرێت. کۆمەڵە داتامان هەیە ئەمە کە ئێستا لێرە ئەیبینین ئەو داتانە چیمان پیشانەیە؟ ئەمە پیزۆمەتەکانە پیزۆمەتر ستیشن شوێنی پیزۆمەتەکان لە ناو گەلەری لای ڕاستە ئەمە شوێنەکانیانە ستیشنەکانە ئەمەشیان ئەلیڤیشنەکەنە من ئاستی پیزۆمەتەکانە ئەوشیان قوڵەکانیانە دەیانێت بە پێ معادلەیەک تایبەتمانەیە کە پرێژەرە خوێنینەوە بە پێ معادلە ئاستی ئاوی ژێرزەوی دیاریەکرێت لە هەر پیزۆمەتێکە لە ناوچەکات. یعنی ئێمە ئێستا بە گوێرەی ئەمە ئەو داتانە وەرەگرین. بەڵێ بە گوێرەی ئەم پیزۆمەتانە ئەمە 13 پیزۆمەتر هەر پیزۆمەتر شوێنێکی تایبەتی خۆی خوێنەوەی ئەکرێت بۆکرێت. ئەم ڕقەمانە قوڵی ئەم شوێنەمان نیشان ئەدەن؟ ئەمە شوێنەکان مەوقعەکانیان پیشاندا ئەمە قوڵی پیزۆمەترەکانە ئەمەش ئاستەکانیان لیڤڵەکانە لیڤڵی پیزۆمەتەکان لەسەر ڕووی دەرێ ئاستی ڕووی دەریاوە. حەزەکەم باسی لە ڕووی شارستانیەوە بەنداوی دەربەنی خان لە چی پێک دێت؟ بەنداوی دەربەنی خان وەک هەموو بەنداوێکی کە ئەگەر باس لە دەوری ئەندازیاری شارستانی بکەین تایە تەواو نابێت چکە هەر لە بیدایەتی دروستکردنیەوە تاک تەواوبوونی و تا سەرپەرشتیکردنی لە دوای تەواوبوونیش دەست و پەنجەی ئەندازیاری شارستانی بە هەموو بەشەکانی بەنداوەوە دیارە. بەنداوی دەربەنی خانیش بەنداوێکی تورابیە واتە لە نەوعی ڕۆکفێڵدا لە گڵوبەرد پێک هاتووە بەنداوە سەرەکیەکە و بەشێکی هایدرۆلیکیە کە بریتە لە بەشی کەناڵی سەرڕێژ کە بەشێکی کۆنکریتیە هەروەها بەشی ئینتێک تاوەر کە بەشێکی کۆنکریتیە دووبارە بەشێکی هایدرۆلیکیە. بۆیە بەنداوی دەربەنی خانیش وەکو هەموو بەنداوەکانی کە ئەندازیاری شارستانی دەورێکی باڵای هەیە لە بەڕێوەبردن و لە سەرەتاشەوە لە جێبەجێکردنی بەنداوەکەیە. بۆیە ئێستا بەشی ئەندازەی شارستانی لە بەنداوی دەربەنی خان لە کۆمەڵێک ئەندازیار و تەکنیکار پێک هاتوون کە هەریەکە لە بەشەکانی ڕووپێوی بەشی سیانە و چاودێری لەگەڵ بەشی باغداری ئەگرێتەوە کە هەریەکەیان ئەندازیار و تەکنیکاری خۆی هەیە کە ڕۆژانە سەرپەرشتی و متابعەکردنی بەشەکانی بەنداوەکەن. ئەمە جگە لەوەی کۆمەڵێک بینا و خانومان هەیە کە بەشی ئەندازەی شارستانی بەڕێوەیانەوە بە وەگەزانین هەموو ئیشێک هەموو مەشروعێک یەکەم شتکە گرنگی پێ بدرێت بریتێ لە بواری سەلامەتی. با بزانین لە بەنداوی دەربەنی خان تا چه ڕادەیەک احتیمام و گرنگی بە بواری سەلامەتی دراوە؟ هەر پرۆژەیەک کە دروست دەکرێت بە تایبەتی پرۆژەی گەورە استراتیژی دروستکردنی هەیە و ئیشپێکردنی هەیە و پاراستنی هەیە دوای تەواوکردنی پرۆژەکە. پرۆژەی بەنداوی دەربەنی خانیش کە یەکێکە لە پرۆژە گرنگەکانی هەرێمی کوردستان و تەمەنێکیش کردووە لە ساڵی 1956 تا 61 دروست کراوە و ئەوەی کە لێشی دروست بووە وەک ئەبینین ئەو بەراوبەری شاخە و شاخەکە سلۆپێکی زۆری هەیە کە دوو کێشەی سەرەکی تێدا ڕوو ئەدا کێشەی کەوتنە خوارەوەی بەرد ئینهیارات سەخەری ڕۆکفیلز لەگەڵ کێشەی داخلیسکان کە لە هەردوو بەری بەنداوەکەدا هەمە. بۆ ئەوە هەر بەنداوێک بگری بەشێکەیە کە تایبەتە بە پاراستنی سەلامەتی ئەو پرۆژەیە. لە دەربەندی خانیش بەشێکەیە بەشی سەلامەتی بەنداو کە هەڵدەستێ بە
جێبەجێکردن و مناقەشەکردنی ئەو داتانەی کە لە بەنداوەکە وەرەگیرێ بۆ ئەوەی کە بزانین داتایەکیان هەڵەیەشتیا یاخود چمە تەرسیەکەی لەو بەنداوە بۆی خۆمانی لێو پارێزین و بەنداوەکەی لێو پارێزین کە تووشی کارەسان نەبێت. یەکێ لەو کێشانەی کە زۆر گرنگە و من باسم کرد ڕۆکفیل یاخود کەوتە خوارەوەی بەرد وەکو ئەیبینین کە لەو بەر ئیشەکەن ئەمە لە 2015 ئەم شاخە کەوتە خوارەوە ئینهیاری کرد کە ئینهیاری کرد ئەگەر چارەسەری نەکرێ و پاراستنی سەلامەتی بەنداوەکەت لەبەر چاو نەبێ دەبێتە هۆی ئەوەی کەوا لە جارێکی کە دارمانێک کە ڕووبدا بەردەکان بێنە ناو دەرگای سەرڕێژەوە دەرگای سپیلۆیەوە کە ئەمەش دەبێتە هۆی کێشەیەکی گەورە بۆ بەنداوەکە و ناتوانین تۆ ئاوی زیادەی بەنداوەکە دەرکەی تۆکەی بین لەبەرەوە ئێستا ئیشکردن لەم بەشەی دیارە کە کۆمەڵێ بەردی گەورە هاتۆتە خوارەوە ئێمە بەردەکان وردەکەین و ئەیگوازینەوە دوای ئەوە دیوارێکی تایبەتی دروستەکەین کە گابیۆنی پێڵێن بۆ ئەوەی کەوا ئەگەر کەوتنە خوارەوەیشی تر بوو ئێمە ئەم بەشەی بەنداوەکە بپارێزین لەوینە لە هەردوو بەشی بەنداوی دەربەندیخان هەردوو بەری کێشەمان هەیە کێشەی دارمانی بەرد و هەروەها کێشەی لە چ فەسلێکە لە چ وەرزێکە زۆر تووشی ئەو کێشە بە تایبەتی کە سەیری شاخەکە بکەین ئێمە وەکو جیۆلۆجی سەیری بکەین لە دوو بەشی سەرەکی لە جۆری بەر دروست بووە بەشێکیان ئەو گڵە شینکەیە ئەم کەوەیە کە ئەیبینین ئەمە مادەبەردێکە کە پێی ئەوترێ ماڕڵ و بەهۆی هۆکانی گەرما و سەرما و باران و ئەوانەوە دەبێتە مادەیەکی زۆر وردبوو بۆ خۆی ورد دەبێ و هەشە بێ و ئەکەوێتە خوارەوە ئەوەی سەروی ئەوە کە لایمستۆنی پێڵێن بەردێکە کە بەردەکەی ڕقا ئەمە کاریگەری ئاوهەوای کەمتر لەسرە بەڵام کە ژێرەکەی دارما و ژێرەکەی بۆش بوو بەهۆی ئەوە لە بەهۆی جاذبێ ئەرزی تاودانی زەوی ئەمە ئەکەوێتە خوارەوە بە تایبەتی لە وەرزی بارانباری نات چونکە تۆ کاتێک کە بارانێکی بەخور ئەبارێ ئەبێتە هۆی توانەوەی ئەو گڵانەی کە لە بینی بەردەکانداهان و هەروەها ئەبێتە هۆی کەوتنە خوارەوەی ئەو بەردانەی کە لە سەرەوەی بینین بە شێوەیەکی گشتی هیچ ڕۆشنبیریەک هیچ بۆ نمونە هیچ کاردانەوەیەکتان هەبوو بۆ نمونە بۆ ئەو کارمەندانی خۆتان کە لێرە ئیش ئەکەن بۆ نمونە جلی سەیفتی و بۆ نمونە کاتێک کە ئیشەکەن لێرە بەجلی سەیفتی و بۆ نەخوا نەخواست لە ئەگەری ڕوودانی هەر شتێکە سەلامەت بن خۆی لە هەموو پرۆژەیەک کە سەلامەتی بەنداو ئێماڵین سەلامەتی کارمەندەکانی دەوێت بپارێزێ سەلامەتی پرۆژەکە بپارێزێ سەلامەتی ئالیات و ئەو ئامێروانی کە لە ناو سەدەکە هەم دەبێت بپارێزرێ چونکە هەر بەنداوێک کە بیبین ئێستا لە بەنداوی دەربەندیخان کۆمەڵی جیهازی زۆر هەستیارمانن کە پێ دەوتێ ئامێرە هەستیارەکان ئامێرە هەستیارەکان مەسەلەن تۆ کە سەیری بەنداوی دەربەندیخان دەکەی بەنداویش توڕابیە ساڵانە دابەزێ جسمی سەدەکە لەبەرەوە کۆمەڵی ئامێرمان هەیە کە ئێمە نسبەتی دابەزینی جسمی سەدەکە خوێنینەوە مەسەلەن لە ناو گەلەریەکانە ڕەنگە بۆ ئامباسکردن ئاوەلیک هەیە ئاوەلیک مەجموعەیە ئەجزەی بۆ دانراوە کە تۆ بزانی لە حادی مەسموحە لە ڕادەی ڕێگاپێدراوە ئەو لیکەی کە لەوێەوە دەرەچێ یاخود زیادەکە لەم حاڵەتانە تۆ ئەبێ هەروەها ڕۆژانە چاودێر بە چاو تۆ چاودێری ناوچەکانی بەنداوەکەت بکەی بۆی بزانین لەکوێ درزێک دروست بووە لەکوێ بەردێکەوتۆتە خوارەوە کە ئەو پاراستنی سەلامەتی بەنداوەکە زۆر بەش ئەگرێتەوە و هەروەها ئیشێکی ئاسانیش نییە کە تۆ بتەوێ وەکو نەخۆشێک وایە چونکە تەمەنی کردووە و ساڵ بە ساڵ کۆنەبێ و ساڵ بە ساڵش کە کۆنەبێت کێشە زیاتر دروستە بێ مەسەلەن بەردەڕوخێ داخلیسکان ڕوو ئەدا لەوێ لیک زیادەکە تەنی بەنداوەکە لەبەرەوە ئەم بەشە پێویستە کەوا ڕۆژانە و مانگانە ئیشی خۆی بکات و پارێزگاری لە سەلامەتی بەنداوەکە بکات و چاودێری بکات کۆمەڵە تەوافەمان هەیە کە ئێمە ئێستا لێرەی بینین حەزەکەم باسی ئەو تەوافانان بۆ کەی سوودی ئەو تەوافانە چین بەڵێ لە ڕاستیە ئەم تەوافانە ئەم فڵۆتانە زۆر بە شێوەیەکی ئاسایی ئەیبینی لە دەرەوە بەڵام شتێکی ئاسایی نییە لەسەر ئەم دەریاچەیە دانراوە ئەم فڵۆتانە یەکی نزیکەی 18 مەتر درێژە و دایامیتەرەکەی 1 مەترە ئەی دووری نێوان هەر تەوافەیە بۆ ئەوەی تر بێکەوە بەسراون بە پیم و بە زنجیر و دووریەکان ئەگۆڕێن لەوانین لە نیو مەترۆتیاوێت لە مەترۆ لە کەمتر بەو شێوەیە بەپێی ڕاکێشانی تەوافەکان ئەم تەوافانە لە هەشتاکان دانراوە لە ڕاستیە بۆ پاراستنی بەنداوەکە لە هەر هەڕەشەیەکی دەرەچی چ لەسەر دەریاچەکەەوە بێت و چ لەژێر دەریاچەکەشەوە بێت ئەوەی کە لەسەر دەریاچەکەەوە یەت هەر بەلەمێک هەر شتێک بێت بچتە ناو سنووری بەنداوەکەەوە ئەم تەوافانە ڕێگای لی ئەگەن و ڕێگان نایەن لە ژێریشەوە بە قوڵی 30 مەتر و بە پانی دەریاچەکە بەژێر ئەم فڵۆتانەوە شەبەکەیەکی زنجیر هەیە هەڵواسراوە پیاە ڕێگال لە هەموو ژێردەریایەک ئەگرێت بێتە ناو سنووری بەنداوەکە و زیان بە بەنداوەکە بگەێنێ
ئەمە یەکێک لە سوودەکان کە بۆی دانراوە. سوودی دووەمی بەڕاستی بۆ دیاریکردنی سنووری محەڕەماتی بەنداوە، چکە لە هەموو دنیاە هەموو بەنداوێک سنوورێکی خۆی هەیە پێ ئەوترێ سنووری محەڕەماتی بەنداو بە شێوەیەکی دایری 300 مەتر بە چوار دەوری بەنداوەکەیە هیچ جۆرە پرۆژەیەک نابێت دروستکرێت تەنها ئەو پرۆژانە نەبێ کە ئەچنە خزمەتی بەنداوەکەەوە بە شێوەیەک لە شێوەکان. ئەم تەوافانەی ئێمە لە ڕاستە بەهۆی ڕەشەبایەکی زۆر تونگەوە کە نزیکەی 170 کیلۆمەتر بوو لە سەعاتێکە بوو بەهۆی لێکترازان و بچڕانی ژمارەیەکی زۆر لە تەوافەکانمان و ڕۆشتنیان بەرەو شەمێران و شارە زور. دوای ئەوەی کە ئێمە هەستاین بە کۆکردنەوەیان و هێنانەوەیان جارێکی کە بۆ سنووری بەنداوەکە بە ئیمکانیاتی متەواضعی خۆمان توانیمان دەستکەین بە چاکردنەوەیان، بەڵام لەبەرەوەی پارەمان بۆ سەرف ناکرا بۆ بەستنەوەیان نەمانتوانی ئیشەکانمان زۆر دواکەوت. ئەوەی کە پێمان کرا خۆمان تەوافەی ناوەڕاست ئەوەی کە دوو تەوافە بێکەوە بەستێ توانیمان ئەوانە دروستکەینەوە و بە ئیمکانیاتی خۆمان، بەڵام بەنسبەت دروستکردنەوەی قەفیزەکانی ئەو قەفیزە گەورانەی کە دوو تەوافە بێکەوە ئەبەستێ زەحمەت بوو بۆ ئێمە لەبەرەوەی پارەمان نەبوو. جەنابی کاک دکتۆر عەبدولستار مەجید لە سەردانێکە بۆ ناوچەکە سەردانی بەڕێوەبەراتی بەنداوی دەربەنیخانی کرد. بە سوپاسەوە ئێمەش دەرخستەیەکی 10 ملیۆنیمان خستە بەردەستی بەڕێزیان ڕاستەوخۆ کە وەزعەکەی بینی موافقەی لەسەر کرد. دوای ئەوەی کە ڕەزامەندی جەنابیان و هی وەزارەتی مالیەش گەڕایەوە پارەکەمان بۆ خەرجکرا، ئێمە دەستمان کرد بە دروستکردنی قەفیزەکانی بەڕاستی پارەی زۆر زۆری ئەویست کە دروستکردنی یەک قەفیز نزیکەی 300,000 دیناری پێویست بوو. ئیشکردن لێرە ئیشکردن لێرە تۆ بەسەر ئاوەیت هەموو ئەجوڵێتەوە ناتوانانی ئیشکەی برغوتمکردنەوەیە قەفیز بەستنە، یعنی خەتەرە سەرمایە گەرمایە ئەکەویتە خوارەوانێ مە لە نازانی. ئێمە بەڕاستی زۆر سپاسی بەڕێوەبەراتی بەنداوی خۆمان و جەنابی بەڕێوەبەری خۆشمانەکەین کە هەنێ پێداویستی وەکو لایف چاکێت و دەستکێش و پێداویستێ سەرەتایەکانی ئێرەی بۆ بە لەم و ماتۆڕۆوانەی بۆ دابین کردین بۆ ئیشەکانمان. ئەوەی کە کراوە ئێستا ئێوە ئەیبینن بە ئیمکانیاتی تەکنیکی و فەنی خۆمان ئەم کارمەدانەی ئێرە بەڕاستی کراوە، دەستی هیچ کەسێکی کەیتیان نییە مەگەر ئەوانە نەبێ بە وتەیەک هاوکاریان کردین سوپاسیانەکەین. ئەجینا هەمووی بە توانا و توانستی کارمەند و فەنیەکانی خۆمان کراوە ئەم ئیشە بەڕاستی. ئەمە ئیشەی گەورەیە، ئیشی کۆمپانیایە، چکەمە لە ناو ئاوایە زنجیری پێوەیە ڕاکێشانە ڕەشەبایە، عنی تۆ ناتوانانی ئیشەکە بە ئاسانی کەی بە ئاسانی نایەتە بەرچاو. سەرڕای ئەمانەش ئێمە ئەم ستافە تەکنیکەی لێرە کە بەشی کارۆمیکانی کە من خۆم سەرپەرشتیانەکەم هەر ئەمە ئیشیان نییە، ئێمە ئیشی ڕۆژانەی سیانەی بەشەکانی کەشمانەیە وەکو ئیریگەیشن ڤالڤ و ئینجەکتەرات و دەرگاکانی سپیلۆی و دەرگاکانی ئینتەیک و ئەوانە هەمی ڕۆژانە ئێمە ڤیژوەڵ تێستمان هەیە، مەینتێنانسی بەردەواممان هەیە، بەڵێ ڤیژوەڵتی ئەوەی کە فەحسی بەسەری پێ ئەوترێ ئێمە ڕۆژانە ئەبێ بینزانین ئامێرەکانمان لە شووا زیانی پێگەیشتەوە یەکتر فریای کەوین چاکیکەینەوە ئەگەر لە ئیمکاناتی خۆمانە هەبوو ئەجنا تەخسیسی مالی بۆ بکرێ بۆ ئەوەی بتوانین چاکیان بکەینەوە. ئێمە مەینتێنانسی بەردەواممان هەیە، هەروەها جیوریشن مەینتێنانسمان هەیە، ئەوەی کە پێی ئەوترێ مەینتێنانس یا سیانەی دەوری 3 مانگجارێ ئێمە هەڵەسین بە سیانەی هەموو پرۆژەکانی خۆمان، هەموو ئامێرەکانی خۆمان، بە تایبەتی ئەوەی کە پەیوەندە بەو بەشەی خۆمانەوە هەر بە ئیمکاناتی خۆشمان و بە ئیمکاناتی ئەم فەنیانەی خۆمان. ئەگەر بکرایە مەسەلەن ئێمە بەڕاستی خولی زیاترمان بۆ بکرایەتەوە بۆی کارمەندەکانمان زیاتر ئیسفادەیان لەو خولانە بکردایە، خولی تەکنیکی ئێمە زیاتر ئیسفادەمانە کرد، هەرچەنە ئێمە بەڕاستی زۆر ئیسفادەمان کردووە لە بوونمان لێرە. وامان لێ هاتووە شارەزایەکی تەواومان لە هەموو بەشەکانی بەشی خۆمان ئامێرەکانی خۆمان پیا کردووە. لەخوا بە زیابێ ئێستا تقریبەن وامان لێ هاتووە پێویستمان بە هیچ شتێک نییە بۆ بەستنەوە و بۆ چاکردنەوە و بۆ بەگرخستنەوەی ئەو ئامێرانی خۆمان کە لە کارەکەون ڕۆژانە. ئێستا ئێمە لە بەردەم دەرگاکانی سپیلۆیین. دەرگاکانی سپیلۆی پێک هاتووە لە 3 دەرگا، هەر دەرگایەکی 15 مترکانەوە 15 متریش بەرزە، واتە 15 بە 15 بە شێوەیەکی ڕێیدیالگەیت واتە نیمچە دایری لەسەر سکەیەکی ستیلی هاتوچۆوەکە بۆ کردنەوە و داخستنی بەنداوەکە. بەهۆی هەر دەرگایەک بەهۆی دووجەکی هایدرۆلیکیەوە کە توانای 1300 کیلۆنیوتنی هەیە هەرجەشەشان بە شێوەیەکی هۆریزەنتەڵی دانراوە
دەرگاکە خۆی وەزنەکەی نزیکەی 100 تەنە بە قۆڵەکانیەوە ئەم دەرگایانە بەرزەکرێنەوە لە کاتێکە کە بمانەوە ئەو بەرەڵاکەین بۆ خوارەوە و دائەخرێن ئەگەر بمانەوە دایخینەوە بەهۆی ئەو جەکە هایدرۆلیکانەوە کە هەیە ئەم سیستەمە سیستەمێکی زۆر گرنگە و زۆر قورسە و زۆر گەورەشە لەلایەن کۆمپانیای سلۆڤینی کۆمپانیایکی سلۆڤینیەوە بەڕاستی دانراوە کاتی خۆی ئیشێکی زۆر گەورە و زۆر قورسە لێرە بۆ ئێمەیە کاتی خۆی ئەم شەبەکەی بۆ دانراوە لەبەر لە ترسی تەقینەوە و ئەوانە چکە نزیک بۆ لە جسمی بەنداوەکەەوە دوانەکەی کە ئەیبینین شەبەکەی نییە بەڵام ئەمان ئەم شەبەکەی هەیە ئێستا پێویستمان پێی نەماوە ئەمانەیە ئەم شەبەکەیەش لابین لێرەیە ئەم شوێنێکی ئێمە لین ڕاوماسی تیاکرێ بەڵێ ئەمە ئێرە ڕاوماسی لە ڕاستیات لە بەرەوەی سنووری بەنداوەکە وەکو باسم کرد ئێرە محەڕەماتی بەنداوەکەی نەخێ ڕاوماسی تیان ناکرێت ئێرە ناو بەرمیلەکان بۆ ناوە یانی ناو تەوافەکانەوە ڕاوماسی ناکرێت بەس لە دەرەوەی ئەوە لە سنووری بەنداو بەڵێ ڕاوماسی ئەکرێت ماسێکی زۆریشی تیا ئێرە بەڵام بە حکمی ئەوەی کە ڕاوماسی تیان ناکرێت و مەمنوعە ماسەکان زۆر ئازادن لێرە ئێمە لەم ژوورە واتە چاودێری هەرسێ یونتەکان واتە وەحدەکانی سەرچاوی بەرهەمێناری کارەبا دەکەین لە هەر کاتێکە هەر ئاتاڵێ هەر شتێک هەبێت بە پێی کۆمپیوتەر و ئەو شتانەی کە ڕێمان پێدراوەتوانین چارەسەری بکەین لێرە تەحەکوم ئەەکەین بە ئەوەی بتوانین لە هەر کاتێکە پێمان بڵێن داوامان لێ بکەن ئەگەر یەکێ لە وەحدەکان دابخەین یا بیکەینەوە بۆ بەرهەمێنانی کارەبا ئەو کاتە ئێمەش هەڵەسین بە ئەنجامدانی ئەو کارە ئەو کارش بە چەند جۆرێکە بێ یەکێ لەوانە داوامان لەکەن هەر وەحدەیەک بە تەواوی بکرێتەوە واتە بتوانین لە 8 مێگاوات کارەبا بدەین یا ئەتوانین داوامان لەکەن کەمتری بکەینەوە کەمیەکەینەوە لەگەڵ کۆنتترۆڵی هەولێرە پەیوەندێکی تەواو پەیوەستمان هەیە بە پێی ڕێنمایەکانی ئەوان ئێمە ئەتوانین کارەکانی خۆمان ئەنجام بدەین لێرەش لە ژووری چاودێری خۆمانەوە بەڕێز بەڕێوەبەری خۆمانەیە ئەوی شتێت چاودێری چەکانمانەکات بۆ هەر خەلەلێکی میکانیکی ئەتوانین بەشی سەرەوە ئاگادارەکەین و لە بەشی کۆمپیوتەراتشە خۆمان بەرپرسی یەکەممان لێرە ئاگادارە و هەر شتێک ڕوو بدات ئێمە ئەتوانین لەژێر کۆنتترۆلی خۆمان ئینشاءڵڵا چارەسەری داواشکردنی کارەباکە لە ڕێ ئەم شاشانەوە بێت ئەم شاشانە تەنها بۆ ئەوەیە چەندێک کارەبا بەرهەم ئەهێنێت و ئێمە ئەی شێوازی نردنەکەی ئێمە لێرەوە ڕەبتیەکەین بە کەی 52 ئەینێرین بۆ سەرەوە بۆ بەشی تەوزیع شەبەکە ئەوبەر ئەوان دابەشی ئەەکەن ئێرە تەنها بەشی بەرهەمێنانی کارەبای دەربەنی خانە خۆشەویستان بەنداوی ئاوی دەربەنی خان یەکێکە لەو بەنداوانەی کە سوودێکی زۆری لێ دەبینرێت بۆ دەستکەوتن و بەرهەمێنانی وزەی کارەبا کاک فاروق بۆم باسکە چۆن ئەتوانین ئێمە لە سەرچاوەی بەنداوی دەربەنی خان وزەی کارەبا بەرهەمێنین بەخێر بێن سەر چاوم بۆ وێزگەی بەرهەمێنانی کارەبای دەربەندی خان وێزگەی کارەبای دەربەندی خان لە ساڵی 1970 لەلایەن کۆمپانیای میتسوبیشی یابانی دەستکرا بە دروستکردنی چەند کۆمپانیایە بەشدار بوون لە دروستکردنیە وەکو بینایە کۆمپانیای پۆلنسکی زۆرنێری ئەڵمانی لە ساڵی 1984 کۆتایی 1985 تەواو بوو بەڵام بە بۆنەی نەبوونی هێڵی گواستنەوە وێزگەکە نەکەوتە کار بەڵام لە ساڵی 1970 بە بۆنی شەڕی ئێران و عێراقەوە پارچەکانیان گواستەوە بۆ بەغاو دوایە گەڕاینرایەوە لە ساڵی 1990دا توانرا بە سەرپەرشتی یابانیەکان کە شەریکەی میتسوبیشی بوو یەکێک لە یەکەکانی بکەوێتەوە کار و بەرهەم بهێنێ بەڵام مەخابن بە بۆنەی ڕاپەڕینەکە و دەرچوونمان و چۆڵکردنمان بۆ ئێران و تەقانەوەی وێزگە هەموو پەشەکانی لە کار کەوت بە تایبەتی ژووری کۆنتترۆڵ بە تەواوەتی نەما ئێمە توانیمان بە جوهدی کارمەندان لە ساڵی 1991 لە 24 نۆە یەکەی ژمارەیەک چاپ بکەینەوە لە 1992 یەکەی ژمارە 3 چاک کرایەوە لە 2/2/1997 یەکەی ژمارە 2 چاک کرایەوە. وێزگەی کارەبای دەربەندی خان بەرهەمێنە کارەبا بە بۆنەی ئاوەیە کە لە 2 نەفەقی
لە تونێلی 9 مەتری و 6 مەتری ئاو لە بەنداوی دەربەندیخانەوە وەرەگرێ. نەفەقی 6 مەتریەکە ئەبێ بە دوو بەشەوە، بەشێکی ئەبێ بە تونێلی 3 مەتری و بەشێکی ئەبێ بە تونێلی 4 مەتری. تونێلی 3 مەتریەکە ئەڕوا بۆ ئیریگەیشن، تونێلی 4 مەتریەکە ئەڕوا بۆ بەرهەمێنانی کارەبا. نەفەقی ینی تونێلی 9 مەتریەکەش ئەبێ بە دوو بەشەوە، ئەویش بە هەمان شێوە دوو تونێلی 4 مەتری لەگەڵ دوو تونێلی 3 مەتری لێ بینەبێت. لە کۆتاییە ئێمە 3 تونێلی 4 مەتریمانەیە کە بۆ بەرهەمێنانی کارەبا سوودی لێ وەرەگرین کە ئەمە پێڵێن پینستۆک. پینستۆک بە بۆنەی دەرگایەکی سەرەکیەوە کە ئینلێت ڤاڵڤە بەرگری لە ئاوەکە ئەکات لە کاتی کوژانەوە یا داگرستانی یەکەکەدا. کاتێک کە ئەمانەیە یەکەکە ئیش پێ بکەین، پێش هەموو شتێ دەرگای سەرەکیەکەینەوە، دوای ئەوە بە بۆنەی سپایل کێسەوە کە ئەویش 24 دەرگای لەسرە کە بە ئەم 24 دەرگا جوڵاوە ئاو ئەگەیەنن بە پەڕەکەکان کە 13 پەڕەکەیە. ئەم پەڕەکانە ئەبێتە هۆی سوڕانی شەفت و لەوێشەوە ئەبێتە هۆی سوڕانی ڕۆتۆرەوە کە ڕۆتۆریش مەجالێکی مغناطیسی بە بۆنەی دیسیەوە دروست کردووە، ئەبێتە هۆی دروستبوونی کارەبا لە ناو مەلەفەکانی ستێتەرە. توانای وێزگەکەمان کە ئێمە 3 جۆر تۆرباین لە عالەمە، یعنی ئەوەی کە کاری پێگرێ تۆرباینی کەپلانە لەگەڵ تۆرباینی فرانسیسە لەگەڵ تۆرباینی پیلتۆنە. تۆرباینی کەپلان بۆ هێدی نزمێت بەکارهێت وەکو بەنداوی حەمرین، بەڵام تۆرباینی فرانسیس وەکو بەنداوی دەربەندیخان و بەنداوی دووکان و بەنداوی سەدام کە ئەمانە هێدی متەوەستیان پێڵێن، هێدی ناوەڕاستیان پێڵێن کە تۆرباینی فرانسیسیان تیا بەکار هاتووە. تۆرباینی پلتۆن لە هێدی زۆر بەرزایە کە لە بەداخەوە لە عێراقا نیمانە هەتا ئێستا کە تۆرباینی پلتۆن بەکار هاتبێت. ئێمە توانای تۆرباینەکانمان 95 MVA 95 مێگاڤۆڵت ئەمپێرە کە هەر یەکەیەکیان 83 مێگاوات بەرهەم ئەهێنێ بە کۆی بەرهەمێنانی هەر سەیەکەکە 249 مێگاواتە. ئێمە لە یەکەکە 249 مێگاواتە لە چەند لە ماوەی چەنە؟ ئێمە بەپێی ئەو ئێستا لەم وەرزە کە ئاومان زۆرە بە بەردەوام سەیەکەمان یعنی بە بەردەوام 249 مێگاوات ئێمە بەرهەمەیە لە ڕۆژێکە لە یەک کاتە، ینی لە ڕۆژێکە ئاکاتە نزیکەی 5800 مێگاوات، ینی بۆ 24 کات ژمێرەکە. ئێمە کە ئەڵێن لە 1 کیلۆوات هاوەر کە 83 مێگاواتە لە کاتژمێرێکە. ئێمە کە بۆ ڕۆژەکە ئێستا لەبەرەوەی کە ئاستێکی ئاوی باشمان هەیە توانیمانە بەرهەمێکی باش ئەم ساڵ بەرهەم بهێنین کە هەتا ئێستا نزیکەی 700,000 مێگاوات بەرهەممان هێناوە. ئێمە لێرە لە یەکەکانە کارەباکە بە 13.8 کیلۆڤۆڵت بەرهەم ئەهێنرێت، ئەچێتە گۆڕەری سەرەکیمان هەیە کە ئەیکا بە 132 کیلۆڤۆڵت ئەیخینە ناو سیستەمەوە، لەوێشەوە دابەشەکرێت بە پێی پێویستی هەرێک. باس لە بەرهەمێنانی کارەبای دەربەندیخان و ئاستی ئاو چەندێک ئاو هاتوۆتە ناو بەنداوەکە و چەندێکیش لێوەی دەرچووە کە بۆ بەرهەمێنانی کارەبا بەکارهێنراوە لە ساڵی 1990ەوە تاکو 2015 کە
ساڵەکان و مانگەکان کە چەندێک ئاستی بەرهەمێنانی کارەبا ئینی کردووە. ئەمە پرسیارەکەم لێرەیە بەرهەمێنانی کارەبا لەو ساڵانەیە بە ڕێژێکی بەرچاو بەرز بۆتەوە یان ئەگە بە شێکی تر پرسیارەکەین پشت بەچی ئەبەسێ بۆ نمونە ئەگەر لە ساڵێکە ساڵی 90 بۆ نمونە تۆ بڕێکت بەرهەمێنا بێت لە ساڵی 92 ئەو بڕە زیادی کردویان بۆم لە ساڵی دواترا کەمی کردووە ئەمە زیاد بوون و کەمبوونی بەرهەمێنانی وزەی کارەبا پشت بە چ سەرچاوێکە بەست ئێمە لەبەرەوەی کە وێزگەیەکی کارۆ ئاوین ینی پابندین بە بوونی ئاو لە بەنداوەکەدا چەندێ ئاو ئەو ساڵانەی کە باران زۆر بۆ و ئاوێکی زۆر هاتووەتە بەنداوەکەوە ئەو ساڵانە بەرهەمی کارەبامان زیاتر بۆ نمونە ئێمە بەرزترین ئاستی بەرهەمێنان لە ساڵی 1990 بووە کە گەیشتوتە 1,185,556 مێگاوات کۆی ساڵەکە. ئێستا ئەم ساڵ لەبەرەوەی کە بارانێکی زۆر باریوە کە ئاستی بارانبارین گەیشتوتە 915 ملیم ئاوێکی باش هاتووەتە ناو بەنداوەکەوە هەتا ئێستا نزیکەی 600,000 مێگاوات بەرهەم کارەمامان بووە. ئەگەر باسێکی دابشکردنی کارەبامان کاتێک لێرە کارەبا وزەی کارەبا بەرهەمێنرێت چۆن تەوزیعەکرێت بۆ چ شوێنێک ئەڕوا چ شوێنێک سوود لەم وزەی کارەبا بینێت. ئێمە سیستەمی کارەبا هەر لە زاخۆوە هەتاکو کەلار و کفری یەک سیستەمە یەک شەبەکەیە یەک تۆڕی کارەبایە هەموو با بڵێن شەبەکاتەکان تۆڕەکان بەستراون بەیەکەوە هەموو شارەکان ئەوەی ئێمە لە سەرمانەکە ئەو کارەبای بەرهەمهێنین ئەیخینە ناو تۆڕی کارەباوە ئەوە کۆنتترۆڵە سەیتەرە ئەکا بەسەریا کە چەندێ بەرهەمی هەیە وە چۆنیش دابەشیەکە ینی لای ئێمەوە دابشکردن نییە لەلایەن کۆنتترۆڵی مرکزی هەیە لە خۆی کۆنتترۆڵی مرکزی هەیە لە هەولێر ئەمە مرکزیەتی هەموو هەرێمە بەڵام هەموو پارێزگاکانیش کۆنتترۆڵی خۆیان هەیە کە ئەو بڕە کارەبایی کە ئەدرێ بەو پارێزگایە چۆن دابەشیەکە بەسەر فیدەر و شارەکانیان. خۆشەویستان ئەمەوێت لە کۆتایی ئەم بەرنامەیەدا کۆمەڵێک سوودی بەنداوەکان بۆی خۆشەویست باسکەم. یەکێک لە سوودە هەرە سەرەکیەکانی بەنداوەکان کە بە تایبەتی کە بەرنامەی ئەمڕۆی ئێمە لە بەنداوی دەربەنیخان بوو بریتیە لە بەدەستێنان و بەرهەمێنانی وزەی کارەبا کە بەهۆی تۆڕباینەوە دەبێت کە میکانیکە وزە دەگۆڕێت بۆ کارەبا وزە و سوودێکی تری بریتیە لەوەی کە گلدانەوەی لافاوە لە وەرزی زستاندا و بەکارهێنانەوەی لە وەرزی هاویندا. ئەمە جگە لەوەی کە بەنداوەکان دیمەنێکی زۆر جوانیان هەیە و بۆتە هۆی ئەوەی کە گەشتیاران ڕوو لە بەنداوەکان بکەن و هەروەها سەرچاوەیەکی سەرەکیە بۆ بەروبوومی ماسی کە هاوڵاتیان دەتوانن سوودی لە ببینن بۆ بەخێوکردنی بەروبوومی ماسی. بۆ هیوایەین کۆمەڵێک زانیاری بە سوودمان دەربارەی بەنداوەکان بە ئەوەی خۆشەویست بەخشی بێت. تا بەرنامەیەکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین خواتان لەگەڵ.